من ئەمڕۆ لە بەشی فریاگوزاریش شەید شێرکۆی حاجی ڕەزام کە لە نەخۆشخانەی شۆڕشە لێرە وەک ئاریش ئاماژەی پێکرد سەرجەم ئەو کارمەندانی کە کاریان هەیە بە خۆشەویستیەوە لە ڕۆژانی جەژنیشە سەرقاڵی کارەکانی خۆیانن بەردەوام ئێمە لە نێو پرۆگرامی خۆمانەوە ئاماژەمان بۆ کردووە کە ئەو دکتۆرە بەڕێزانە ئەو کارمەندە بەڕێزانە بەردەوام ئەبێ لە ئامادە باشیە بن هەوڵشمانداوە لە نێو پرۆگرامەوە بەردەوام دەستخۆشی خۆمانیان ئاراستە بکەین ئێستا من لێرە بە چای خۆم ئەیبینم کە لەگەڵ ئەوەی کە جەژنە لەگەڵ ئەوەی کە ڕەنگە زۆرێک لە چینەکانی تری خەڵکی لە توێژەکانی تری خەڵکی لە چوونە دەرەوە و لە گەڕان و یاخود لە نێو ماڵەکانی خۆیانە لە پشودانا بن ئەمان سەرقاڵی کارەکانی خۆیانن بە خۆشەویستیەوە اینجا من ئێستا چمە لای بەشێک لەو کارمەندانەوە گفتوگویان لەگەڵ ئەەکەم باسێک لەوە ئەەکەم کە ئەوان لە ڕۆژانی جەژنە لەگەڵ ئەوەی کە لە نێو کارەکەی خۆیانان بە شێوازێک جەژنەکەی خۆیان بەڕێەکەن لەگەڵ من بۆ ئەوەی کە بچمە لای دکتۆرێکی بەڕێز سڵاو لەبێ ئەوم کاتۆ باش دکتۆرگا سەرچاو بەخێراتن جژنی ڕەمەزانش لە پیرۆز جژنی ڕەمەزان لە کەناڵی کورسات پیرۆز بێ و لە هەموو گەلی کورد و لە هەموو موسڵمانان بەخێراتنتانەکەم بۆ بەشی فریاکەوتنی شەید شێرکۆی حاجی ڕەزا لە نەخۆشخانەی شۆڕش. زۆر سپاس دکتۆرگیان ئەگەر باسێکمان لەوە بکەی دکتۆر ئێوە بەردەوام لە سەرجەم بۆنەکان و ئەو جەژنانەی کە هەیە سەرقاڵی کارەکانی خۆتانن لەگەڵ ئەوەی کە جژنیت چۆنچۆنی ڕێخستنێک لەگەڵ کارەکانی خۆتان ئەەکەن یعنی بەردەوام لە نێو نەخۆشخانەکانە ئەبن کە جەژنەکانی شەیە ئێوە چۆنچۆنی ئەم دوو بابەتە بەیەکەوە ئەگونجێن. وەکو بەشی خزمەتگوزاری تەندروستی بە کارمەند و ئیداری و دکتۆرەوە دەوام بەڕاستی وەکو پێش جەژن و دوای جەژن و کاتی جەژنیش بۆ دکتۆر و کارمەند و ئیداری نەخۆشخانەکان تەقریبەن وەکو یەکە چونکە تۆ هەر لە داوامی ئاسایشە خەفارەتی هەیە و داوامی بانیانیشە هەیە هەم لە جەژنەکانیش بەڵام ئەوەیە جاری وە لە جەژنەکانە لە بەرەوەی شوێنەکانی کە نییە داوامی وانە لە بڵین بۆ منە بنکەی تەندروستی و خەسخانەکانی کەیە تەنها شوێنە فریاک گوزارەکان هەیە لەبەرەوە لەوانەیە لۆدێک یا نەخۆشێکی زۆری زیاتر بکێتە سەرم شوێنانە و هیلاکێکی زیاتر بۆ ئەم کارمەند و دکتۆرانە دروست بێ کە دەستخۆشیان لێەگەین. دەستەکانتان خۆش بە ئێمەش بەردەوام دەستخۆشیتان لە یەکەین ماندوو نەبن دکتۆر بێگومان ڕەنگە لە کاتی کارکردنیشە هەر یادەوەری خۆش هەبێت ینی ئەگەر بێگومان ئێوە وەک ئێستا لەگەڵ خاوکارەکانشم لە نێو ستۆدیۆ باسی ئەو بابەتەمانە کرد کە بەداخەوە زۆربەی ئەو بابەتانەی کێتە لای ئێوە بابەتی نەخوازراون ڕەنگە هەنێکیان دڵتەنکەر بن بەڵام خۆ لەگەڵ ئەوشا ڕەنگە هەر یادەوەری خۆش هەبێت ئەگەر یادەوەرێکی خۆش هەبێت لەم جەژنەیە لە کاتی کارکردنە ڕوویدا بۆ ئێمە بۆ بینەرانشی بگەڕێتەوە سوپاس دەکەین. یادەوەری ئێستا نییە بەس شتێکم لە خەیاڵە یادایمەکە و بابەتە باسەکرێ نەخۆشێک هەبووە نەخۆش نەبووە لە ڕاستیە شەوێکیان زەلامێک هەبووە لە شوێنێک ناوی شارەکە نایانم نای نەخۆشخانەکە نایانم بەڵام خەوی لێ نەکەوتووە هیچ کێشەی نەبووە هیچ نەخۆش نەبووە بەس خەوی لێ نەکەوتووە بیری کردوەوە توێتی ئێسا بزانم چوە هەبێت و بچم دانیشم بیری کردوەوە توێتی بەخوا دکتۆر و لە خەسخانە ینی ئەوان لە دەوامان نەخەوتون ئەم کابرایە هاتووە تقریبا ساعت 12 شەو بووە هەتا هەشتی بەیانی کە داوامی دکتۆرە پزیشکە مقیمەکە تاوا بوو بۆ خۆیان دانیشتون بە یەکەوە قسەیان کردووە هیچ نەخۆشیش نەبوو بەس بۆ هاتووە. دەستەکانە خۆش بێت بێگومان بەردەوام نەخۆشەکان کە ڕاستەوخۆ یەنە نێو نەخۆشخانەکان و هەر ئەوەنە چاویان بە دکتۆرەکانەکەوێ کاتێک کە گفتوگویان لەگەڵەکەی ئەڵێ من بەشێک لە نەخۆشیەکەم باش بوو ینی حاڵەتی دەرونیان زۆر ئارامە بێتەوە بێگومان هەروەکو ئێستا ئاماژەش پێکرد ئەو یادەوەریشی کە باسە کرد بەشێکە لەو بابەتە دەستەکانە خۆش بێ دکتۆر حەزەکەم بزانم کە دوێنێ یەکەم ڕۆژی جەژن بوو گوزەرانمان بە ئەو نەخۆشیانی کە زیاتر ڕویان لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شۆڕش کرد بە شێوازێکی گشتی چی بوون؟ لەخوا بە زیابێ وەکو بەشی فریاکەوتن ئامادەین بۆ هەموو ینی شتێکی نەخوازراوە بەڵام لەخوا بە زیابێ وەکو ڕووداوی زۆر و شتیوان نەبووە بەڵام ئەوەی کەم لە حەزەیەکەی لە دوێنەوە تا ئەمڕۆ حاڵەتەکانی سکچون و ڕشانەوە زیای کردووە ئەمەش لەوانەیە چەند هۆکارێکی هەبێ لە دوای مانگی ڕەمەزای پیرۆزەوە ئێستا کەوتوینەتە جەژن بە تایبەت یەکەم ڕۆژی جەژن خەڵک خواردنی چەور و قورس و ئانا خوات
شیرینی زۆرە خوێ شربەتە خوێ بۆیە ڕوویدەم لە هاوڵاتیانە بێت کاڵم ئاگاتان لەو شتانە بێت وردە وردە ئەو خواردنە قورسانە دەست پێ بکەن و ئاگاتان لە خواردنێک بێ کە لی تاکید بن کە پاکە بەتایبەت ئەو شیرینی و شربەتانی کەوتم نەکو ئەوانە هۆکاری سکچون و ڕوشانەوە کە بن. دەستەکان خۆش بێ دکتۆریان سوپاس بۆ تۆ کە ئەمڕۆ ئەم کاتی خۆتت بە ئێمە بەخشی و کۆمەڵە گفتوگۆت لەگەڵ ئێمە کەراتن سەرچاو جەژنتان پیرۆز بێ دووبارە جژنی ئێوەش پیرۆز بێجا ئاری لاانە منە چمە لای بەشێکی تر لە کارمەندانی ئەم نەخۆشخانە ماندوو نەناسە ئێستا چم بەشێک لە کارمەندان ئەجانم بە هەر لێرەوە دەست پێ بکەم تەنها جژنە پیرۆزەی خوان ئاراستە بکەن سلااو لەبێت و ئەم کاتت باش جژنیش لە پیرۆز لێ بەش بەخێر سەرچاو جژنیش پیرۆز بێ هیچ یادەوەرێکی خۆشە هەیە لە کاتی کارەکەتا بۆمان بگێڕیتەوە لەم جژنەیە بۆ ئەوی کە بینەرەکانیشمان دڵخۆش بن پێی وڵی زیاتر ئیشەکەی ئێمە شتی خۆشی تیانە زیاترەمی حادیسە و ڕوودا و شتی نەخوازراوەکەێت هێرا شتی لەلای شتی خۆش زۆر کەم ڕۆیان ئەنی شتێکی وانەیە کە ئێستا بینمان بتوانین باسیکەین دەستەکانە خۆش بێ ومە دەکەم کە هەمیشە لەش ساغ بن ماندوو نەبن سوپاس بۆ تۆ کە قسە لەگەڵێ بەخێر بە سەرچاو دووبارە دەژنتان پیرۆز بێ وعزەتان کێشە دەستەکانە خۆش بێ بە قوربان ئەچینە لای بەشێکی تر لە کارمەندانی ئێرە بەشێک لا کارمەندانی تری ئێرە ئەدوێنین یەکێک لەو دکتۆرانی کە پێم وابێ لە ئێستا سەرقاڵی کارەکەیەتی ئەچینە لای ئەدوێنین بابزانین جژن لای ئەوان چۆنە سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بەخێر بێن سەرچاوم دکتۆریان جژنە پیرۆز بێت و فەرمو جژنە پیرۆزەی خۆت بکە جەژنیەوە پیرۆز بێ بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ خەسخانی شۆڕش هیوام وایە هەموو ڕۆژێکتان هەر جەژن بێت و هەموو جەژنێکتان هەر خۆشی و شادی بێت دەستەکانە خۆش بە ڕێنمایی تۆ بە شازێکی گشتی بۆ هاوڵاتیان لە ڕۆژانی جەژندا چی ڕاستی هەم دوێنێ هەم ئەمڕۆ هەر هەموو ڕۆژەکانی جەژن لە کاتی هەموو بۆنەکان ئەو ڕووداوانەی زیاد ئەکات ڕووداوەکانە کە بۆی زەبرەوە ڕۆیان چ ڕووداوەکانی کەوتنە خوارەوە بێت یاخۆ ڕووداوەکانی بەهۆی هاتوچۆوە ڕووداوەکانی هاتوچۆ و دەستبڕین و یان هەر بەهۆی یاری ئاگرینەکان کە مناڵ بەکارێنن ئەم ڕووداوانە زیاد ئەکەن بۆیە لە هەموو بۆنەیەکە بۆی زیادکردنی جوڵەی خەڵکەوە ئەم ڕووداوانە زیادەکەن کەواتە دوورکەوتنەوە لە ئەوەی کە زۆر سەردانی شوێنە قەرەباڵغەکان بکەین بەکارهێنانی یاریە ئاگرینەکان ئەمانە مامپارێزی لەوەی لە ڕۆژانی جەژنە لەم حاڵتانە بپارێزرین بە شازێکی گشتی دکتۆری لە پێشتر ئێستا ئاماژەی بە حاڵەتی سکچون و ڕشانەوە کرد کە ڕووی لە زیاد بوون کردو ڕێنمایت بۆ خەڵکی چیە بەتایبەت لەم سی ڕۆژەی مانگی پیرۆزی ڕەمەزانە کە بە ڕۆژوو بوون پێویستەکە لە ئێستا چۆنچۆنی مامەڵە لەگەڵ ژیانی ئاسایی یاکەن بۆ ئەوی بە دوور بن لەم گرفت بەڵێ ڕاستی حاڵەتەکانی سکچون و ڕشانەوە بە شوێکی زۆر بەرچاو زیادی کردووە لەم چەند ڕۆژەیە هەم دوێنێ و هەم ئەمڕۆ زۆربەی حاڵەتەکانمان سکچون و ڕشانەوە بوو ئەمەش بەهۆیەوەیە کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەو خەڵک لە ژەمەکانی بەیانیان و نیوەڕۆیانانی نەخواردووە ئێستا بە خواردنێکی قورسی وەکو فاسۆلیا وەکو گۆشت دەست پێکاتەوە تەمان ئەمری خۆڵانە و ئەم مەعیدەی ڕانە هاتووە بەم حاڵەتە بۆیە تووشی ئەوە بێ کە پێوەڵەن تەسەموو چەند ڕۆژێکوێ تا تەبیعیە بێتەوە بەڵام ئەگەر ئێمە هەوڵبەی کەمترین خواردنی قورس بکۆین لەم چەند ڕۆژەیە وردە دەستکەینەوە بە خواردنە قورسەکان لە ژەمەکانی بەیانی و نیوەڕۆیە تاکو مائیدەمان ئەچێتەوە سەر حاڵەتە تەبیعیەکەی خۆی دەستەکانە خۆش بێت دکتۆریان سپاس بۆ تۆ کە گفت زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵ بین بەڵێ ئاری لاانە ئەمە تەواوی ئەو بابەتانە بوو کە لەگەڵ بەشێک لە کارمەندان و پزیشکانی ئەم نەخۆشخانە خۆشەویستە ئەنجامماندا من دووبارە لە لای خۆمەوە ماندوو نەبوونیان لێ ئەەکەم هەوڵ جژنە پیرۆزی خۆمیان لێ ئەەکەم ومێ دەکەم کە ئەمان هەمیشە تەندروست باش بن هەمیشە لەش ساغ بن بۆ ئەوەی کە بەردەوام ئاگاداری ئەو بەشەی تری کۆمەڵگە بن کە ڕەنگە پێویستێکی زۆریان بەمان هەبێت